إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خوي پروردگارك لقرآن في روزة أي فرمي باشترين ريباز محمد مختار صلى الله عليه وسلم خرابترين ريقا والريباز هر ريقا والريباز يكا كبيت شواني ريبازي خوا وبيغمري خوا بي صلى الله عليه وسلم هر لادان يكلو الريبازة هر بيت شوانا بونيكي أو الريبازة نقبتي وبدبختية بو خاونكانيان للروجي لم دنيايا ورو رشيشة بو خاونكانيان للروجي قيامتها. إيمان داراني خوشويست، داواکارم لخوای پروردگار بو خاطر ناو جوانەکانی خۆی ئەم دانیشتانەمان بە عیبادەت و پەرستش بۆ بنووسێ لە ڕۆژی قیامەتە پاداشتی گەورەمان لەسەری بداتەوە. داوای لێ ئەکەین بۆ خاطر ناوە جوانەکانی خۆی بارانی ڕەحمەتمان بەسەرا ببارێنێ. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بۆ خاطر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆت خوایە بارانی ڕەحمەتمان بەسەرا ببارێنی. یا ڕەبی خوایە ئێمەی ضعیف و ئێمەی زەلیل بە پیاوی ڕیشسپی و بە مناڵ و بە گەنج و بە ئافرەت و بە هەمووانەوە تیامانە هەیە گوناحبار و تاوانبارە، تیاشمانە هەیە کەمترین گوناحی هەیە. یا ڕەبی خوایە بۆ خاطر ناوە جوانەکانی خۆت بە گوناحی خۆمان لەگەڵمانە نەیکەی، بە زەید بە مناڵ و بە ئاژەڵ و بە درەختا بێتەوە. یا ڕەب العالەمین خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی، بارانێک بێ خێر و بەرەکەتی لەگەڵا بێ، بارانێک نەبێ خوا نەخواست بەڵاو موسیبەتی لە دوا بێ. یا ڕەبی خوایە بمان پارێزی لە بوومە لەرزە، بمان پارێزی لە هەموو ئافات و لە هەموو خراپەیەک یا ڕەب العالەمین. خۆشەویستەکانم، بابەتی ئەمڕۆمان باسی ڕەوشتێکی ترە لە ڕەوشتە گرنگەکان کە پێویستە لە من و تۆی موسڵمانە هەبێ، ئەویش حسن الجیوار. حسن الجیوار واتە جوانی پێکەوە ژیان لەگەڵ دەر و دراوسێیە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی النساء ئاەتی 36 ئەفەرمێ: وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب. خوای تعالی فەرمانەکە طبعا لە پێشە فەرمانەکە کەوا ئێمە هاوبەشی بۆ بڕیار نەدەین و تەنها ئەو بپەرستین، هیچ کەسێک نەکەین بە هاوبەشی لە پەرستن و لە عیبادەتە، داوا بەس لە ئەو بکەین، بەس لە ئەو بپاڕێنەوە، هاوار بەس بە ئەو بکەین، بە هیچ بەندەیەک تەنانەت بە پێغەمبەرەکانیش نابێ هاوار بکەی، نابێ داوا بکەی، چونکە ئەوان بەندەن. ڕاستە لە لای خوای گەورە پلەیان هەیە، بەڵام خوا ڕازی نییە حەقی ئەو بە بەندەکانی بدرێ. پاشان خوای تعالی داوامان لێکە لەگەڵ دایک و باوکە باش بین، هەروەها داوامان لێکە لەگەڵ خزم و دۆستانمانە باش بین، و هەروەها بەزەیمان هەبێ بە بێ باوکانە و بە هەژارانە. پاشان ئەفەرمێ والجار ذی القربى والجار الجنب، ئەفەرمێ وەدراوسەی ذی القربى وەدراوسەی جنوب. هەندێک لە زانایان ئەفەرمن دراوسەی قوربا واتە ئەوەیە کە دراوسێتە و خزمایەتی تیشەیە لەگەڵ یا. جاری الجنوب ئەوەیە کە دراوسێتە بەڵام خزمایەتی نییە لەگەڵ یا. هەنێتر لە زانایان فەرمویانە جاری ذی القربى واتە مسلمان، دراوسەیەکە مسلمانە. جاری الجنوب واتە غەیرە مسلمان، دراوسەیە بەڵام غەیرە مسلمانە، لەگەڵ ئەوی شەهرە بێت چاک بی. پێغەمبەر صلی الله عليه وسلم و پیاوچاکان لە سەحابەکانی پێغەمبەرەوە هەتا ئەمڕۆ هەموو مسلمانێکی پیاوچاک ڕێز لە دراوسەیەکی غەیرە ئیسلامیش ئەگرێت. ئەمە سنەتی پێغەمبەرانە. هەندێکی تر لە زانایان ئەفەرمن جاری ذی القربى کە خوا ئەمرەکە ئێمە چاک بین لەگەڵیانە ژنەکەتە. وەجاری ذی الجنوب هاوڕێی سەفەرە. ئیتر تەفاسیری زۆر کراوە، گرنگ ئەوەیە کە تۆ لەگەڵ هەموو دراوسەیەکە چاک بی. طبعا دراوسێ خۆشەویستەکانم تەنها ئەوە نییە کە خانۆکانتان لە پاڵیەکایە، ئەوەش دراوسەیە، بەڵام ئەوەیە کە دوکانەکەت حاو دوکانتە، ئەوەیە کە لە وەزیفەیە هان بە یەکەوە، مامۆسان بە یەکەوە لە مەکتەبێکە،
موظفن لە دائیرەیەکە فەرمانبەرن، ئەوەیە کە لە ڕێگای سەفەری حەجە عومرەیە یان هە سەفەرێکی ترا بە یەکەوە، ئەوانەی کە لە ماڵە لەگەڵ تۆیان ئەژێن ئەوانە لە هەموو هاوسەیەک وەبەرترن، ژنەکەی خۆت، مناڵەکانت، ئەوانەی کە لەگەڵیانە ئەژێ، ئەمانە هەمووی دراوسێن. خۆشەویستەکانم، با ئێمە دراوسێ هەر بەوە تێ نەگەین کاتێک باسی ئاەتێکەکەین، باس دراوسەیەکە یان باسی حەدیثێکەکەین، ئێمە بەس وابزانین ئەوەیە کە ماڵەکانمان هابەیەکەوە، دراوسێتی لەوە گەورەترە. حتا هاو شارێکە دراوسێتە. ئێستا تۆ ئەڕۆیتە شارێکی تر یەکێکی خەڵکی ڕزگاری ببینی، هەر لە خۆتۆ ئیتر هەستەکەی براتە، دڵت خۆشەوێ، باوشی پیا ئەکەی، بۆ دراوسێتە، هاوشاریتە. حتا تەنانەت لە شوێنەکانی تر کاتێ من ئەبینن خۆ ناڵێن مامۆسا خەڵکی ڕزگاریە، ئەڵێن مامۆسا خەڵکی کەلار و کفریە. کەلار و کفری ئەوان وازانن کەلار و کفری ئینێکن دوو گەڕەکن لە ناو شارێک، نازانن کفریها لەو لاو کەلارها لەم لاو من شام لەو بینە، ئەڵێن مامۆسا خەڵکی کەلار و کفریە. یعنی کەلار و کفری و گەرمیان هەمووی ئەبێ بە دراوسێ لەو کات. هەموو معناکە گەورەیە. لە سنەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم، رسول الله أفرمي ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه. أول جبريل هات فرموي أي محمد لقل دراوسيا باشبا، آقاي داري مسلمانان بكانوا لقل دراوسيا باشبن، أي محمد دراوسيا آمان دراوسيا. قال والله وتم بخوا أما نباز دراوسيا أكليه حتى واي بياتوكو براو باوت أي شبيت ميلاد بر، يعني دراوسيا أقر وابروا خواي تعالى كاتم ميلاد بر لقل باوكو براي. لحديث تراها تو بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم أفرمي هر كسي باوري هي بخوا وباوري هي بالرجي قيامت بالقل دراوسيا كيا تشاك به. من كان يؤمن بالله واليوم الآخر فليحسن إلى جاره أو فليكرم جاره، للرواية كترا. إمام حسن بصري أفرمي ليس حسن الجوار كف الأذى، حسن الجوار الصبر على الأذى. أفرمي شاك دراوسيتي أول نية تو دراوسيكت أجر، يعني أول نية كتو زررت بو دراوسيكت نبي، زيانت بو النبي، آزاري الندي، بلكو شاك دراوسيتي أوية تحملي آزاري أوان بكي، تحملي آزاري أوان بكي، أوت شاك دراوسيتي. طبعا كاتي تحملي آزاري كي يعني أوتو هر هيج آزاري أو نادي. زانيان مان وتوانا هاتونا شاك دراوسيتي يان جوان دراوسيتي يان كردوتا سي درجة سي بلا. يكم يان وتوانا آزاري ندي، نبا دم، نبا كردوا، نبا تشاو، نبا دم، نبا كردوا، نبا تشاو، نابي غيبتيانك، نابي بخرافي باسي دراوسيكت حتى أقر خرافيش به، نابي باسيك واجب للسرت ستري عورتي دراوسيكت كي، نابي بكردوا آزاري بدي، يعني شون؟ يعني هر كردوا يكزانيت أوان فيان ناخوشة نابي بيك چی خۆت پێت ناخۆشە نابێ بیشی کەی بەرامبەر بە ئەو. ئیسە تۆ حەزەکەی دراوسەکەت چۆن بێ بۆت، چی ئازارتەدا بێ تاقەتەکە، تۆش نابێ ئەو شتانە بەرامبەر بە ئەو بکەی. وە چاویش ئاگاتان لە چاوتان بێ براینە، ئاگاتان لە چاوتان بێ. چاو لە دراوسەکەت حەسوودی پێ مەبە، سەیری ژنەکەی و کچەکەی مەکە بە چاوی پیسەوە، سەیری دەستی مەکە بزان چی تێرێتەوە بە ماڵ. ئەمانە زۆر بەمانە هەیە براینە. والله اتوانم بڵێم زۆر بەمان حەسوودی بە دراوسەکانمان نەبێت. والله ئەمە کارێکی زۆر خراپ. زۆر بەمان چاومان لە دەستی دراوسەکەمانە. خۆ فەقیران ناوێت شتێ بێنێتەوە ئەتر تۆ دەربینی تا سەر ماڵێن. والله نابێ ئەمە. نابێ، ئەمە زۆر غەڵەتە بەڕاستی. تۆ ئەبێ دراوسەکەت داپۆشی، عەورەت و نوقسانەکانی داپۆشی. ئەڵێ یەکێک لە پیاوچاکان مشکیان زۆر بوو لە ماڵە. یەکێک لە پیاوچاکان مشکیان لە ماڵەوە زۆر بوو مشک. ئەڵێ باسی کرد لای دیارە دوکاندارێک یان کەسێک وتی چی بکەم مشکمان زۆرە عیلاجێک، وتی ئەی پشیلە یەک دوو پشیلە بێنە ماڵ ئیتر مشکەکان نامێنێ. وتی ئاخر لەوە ئەترسم پشیلە ببەم مشکەکان دوایی ڕابکەن بڕۆنە ماڵ دراوسێکەمەوە، دوایی بەر ئەوە ئەکەوم کە من ئەوەی پێم خۆشە بۆ دراوسێکەم دوایی پێم یعنی ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ ئەو پێم ناخۆین بێ، یعنی اعتیادی بێ لەلام، یعنی عکسۆ بێتەوە. مەسەلەن چیم بۆ خۆم پێ ناخۆشە کە مشکەکە لە ماڵمە ئەبێ بۆ دراوسێکەشم پێم ناخۆش بێ، دوایی ئەترسم عکسەوە بمەوە، بۆیە من پشیلە نابمەوە. سەیە يعني حساب أو أكاك أو مشكة لماري أوايا خينا بالماري أو بمينته بس نروح تماري دراوسكي أو دراوسيتيا
ئەوە دراوسێتیە. جاران خەڵک ئاوا بوو، والله تا پیا و چاکان مابوون، تا پیاوە ڕیش سپیەکان دەوریان هەبوو، پیاوێکی ڕیش سپی شارێکی بردڕێەوە، ئێستا ڕیش سپیەکان بوونەتە گەمەی دەستی مناڵ و مەزن. تا ئەو پیاوە ڕیش سپیانە بوو قەدری میوان بوو، قەدری دراوسێ بوو، قەدری خەڵک بوو، ڕێز لە پیاوی گەورە ئەگیرا، ڕێز لە مقابل ئەگیرا، بەڵام بەداخەوە. دووهەم پلەی دووهەم ئەوەیە تەحملی ئازاری بکەیت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ هەر مسلمانێک تێکڵاوی خەڵک بکا و بەرگەی ئازاریان بگرێت، زۆر لەو مسلمانە باشترە کە تێکەڵی خەڵک ناکا و بەرگەی ئازاریان ناگرێت. یعنی ئەو کەسەی تەحملی ئازاری دراوسێکەی بکا زۆر لەوە گەورەترە کە تەحملی ئازاریان ناکا. و هەروەها ئەفەرمێ لا يفرك مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە با بەرامبەر بە ژنەکانتان بەدنمەک نەبن. یعنی ژنێک لەگەڵ تۆیە دەیەها سەدەها چاکەی هەیە، هەموو ئیش و کار و پێویستیاتی تو جێبەجێەکە، شەرەف و ناموس دەپارێزێت، بەڵام یەک شتێکیت بەدڵ نییە سەیرەکەی بەهۆی یەک شتەوە تو ئەم ژنت لەبەر چاوەکەوێت. یعنی معقول نییە. ژن ئەمانەتی خوایە، نزیکترین دراوسەی تۆ ژنەکەتە، نزیکترین دراوسەی تۆ. نابێت مافەکانی ژنەکەت بفەوتێنی، نابێت. و بە تایبەتی ئەوانەی کە دوو ژنیان هەیە، نابێت براینە، نابێت تۆ ژنێکت فەزڵ دەی بەسەر ئەو ژنەکەیترە، نابێت بڕێزان ئەگەر تۆ پیاوی دوو ژنە نەبووی بۆ دوو ژنت هێنا. خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر ترسان عەدالەت بکەن ژنی تر مەهێنن. کە تۆ پیاوی دوو ژنە نیت بەس لەبەر ئەوە ژنە هێنی خەڵک وەسفت داتەوە بڵێن وەڵای دوو ژنی هەیە. برا ئازیزەکەم ئەمانەتێکی زۆر گەورەیە. تۆ ئێوارە باسی لە ماڵی مسلمانێکە مامۆسایەکی ئاینیە دانیشتین، باسی کابرایەکێک کە لە مزگەوتەکەی ئەوایە دوو ژنی هەبووە، ڕۆیە ژنی سێمیشی هێناوە، ئیسا ئەو دوو ژنەکەی ئیهمال کردە و ڕۆیشتە بەس بۆ لای ئەو ژنەکەی تر بۆ کوچەم بڵێ هەر ئەوانی گردو ئەم دوانەکەی تری ئیهمال کردی. ئەمە کەی دینە، ئەمە کەی ئەخلاقە، والله هەر ئەخلاقیش نیە نەگدی، حتى کافریش بی نابێ وابی. يعني معقول نیە ژنێک 20-25 ساڵ لەگەڵ تابێ، ئێستا تۆ ژنێکی ترت هێناوە دە ڕۆژە هێناوتە ئەو ئیهمال ئەوان ئیهمال کەیت و ئەم باوشکەیتە. ئەمە کەی دینە، ئەمە کەی دینە. هەیە ئەڕاست خانووەکەی تەنیا خانوویەکی کاتە ناوی ژنە دووەمەکەیەوە، كأنه ئەو مناڵانە ئەو ژنە ئەو ژنەی تر و ئەو مناڵانەی كأنه لە شتێکی زۆر سەیرە بەڕاستی. والله عیبە، والله عیبە تۆ مەسروفی ژنەکەت نەدەی، والله عیبە، والله عیبە تۆ حەقی ژنەکەت بە کاملی نەدەی. عیبێکی زۆر گەورەیە. بوویتە تانەیەک بۆ خەڵکی تریش هەر کاتێ یەکێک پێویستیشی بێ کە ژنی دووەم بێنێ هەر باسی کە یەکسەر ئەڵێن بەخوا کاکە نەجاحەت نایێنێ بۆ ئای فڵانە کەس ئەوە تا ئەهلی مزگەوتیشە و هەر نەعادلە و ژنەکەی تری ئیهمال کردو ئەو ژنەکەی تری. طبعا ئەو پیاوە کە باسی کرد و کەوتی سێ ژنی هەیە و سێمیانی گرتو ئەو دوانەکەی بەرەڵا کردووە بە خۆیان و ماڵ و مناڵیانەوە، ئەو ئەهلی مزگەوتە و طبعا حالە ریزی یەکەمە و ڕێزی شمەیە بۆ ئەم برا بەڕێزانە کە بانگەدەن، بانگی مزگەوتش منافەسە ئەکەون نایە لە کەسی تر بانگدە. ئەمە نەکبەتێکەیە، ئەمە نەکبەتێکەیە کە تۆ ئەهلی دین بی بەڵام ئەخلاقی دیندارانەت تیانە بێ. ئەمە نەکبەتیە بەڕاستی. جا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەبێ ئاگاتان لێ بێ، یعنی تۆ ژنەکەت نەک ئەبێ چاک بی بەرامبەری ئای بێ تەحملی خراپەکانیشی بکەیت، ئەبێ تەحملی خراپەکانیشی بکەیت. کاکە ژنە ئیتر عیبێکی تایە، تۆ تەحملی کە ئەو هەزار عیبی تۆ تەحملەکە، ئەی بۆ تۆ تەحملی عیبێکیان دوو عیبیان سێ عیبی ئەو ناکە. هەیە ئەڕوا عیبی ژنەکەی لای خەڵک باسەکە، والله هەیە پیاوە هەیە ئەڕوا باسێکە والله ژنەکەم وایە و ژنەکەم وایە و ژنەکەم وایە، والله مردنت لەوە باشتر، والله بمری لەوە باشترە عیبی ژنەکەی. یا ئەمە طبعا ئەم قسانەکە ئەیکەم ژنەکانی شەگرێتەوە بەرامبەر بە پیاوەکانیان، یعنی باسی پیاوەکانیان لای خەڵکەکە پیاوەکەی من وایە پیاوەکەی من وایە پیاوەکەی من وایە، ئەمە زۆر عیبێکی گەورەیە بەڕاستی. سێیەم یەکەمیان وتمان سەبر بگری لەسەر ئازاری، یەکەم وتمان ئازاری نەدەی، دووەم وتمان دەرەجەی دووەم وتمان سەبر بگری لەسەر ئازاری، سێیەمیان نەک تەنها سەبر بگری لەسەر ئازاری بەڵکو چاکەشی بەرامبەر بکەی. ئەوەی کە پێویستە تۆ بیکەی وەکو حەقی دراوسێتی لەگەڵ ژنتا لەگەڵ دراوسێکەتا لەگەڵ هەموو ئەوانەی کە لەگەڵتان نزیکن ئەبێت چاکەیان بەرامبەر بکەی. چی لە دەستێ چی لە تواناتە هەیە ئەبێ قسووری نەکەی بەرامبەر بە ژنەکەت، بەرامبەر بە دراوسێکەت، بەرامبەر بە هاو شاریەکەت، بەرامبەر بە هاو وەزیفەکەت، بەرامبەر بە هاو دوکاندارێکەت. یعنی معقول نییە مسلمان مرد نەبێ، معقول نییە مسلمان ئینسانێکی شەهم نەبێ. لەو دیاردانەی کە ئەیبینین براینە کە زۆر زەڕورە خۆشەویستەکانم ئەوەیە کە خەڵکانێک هەیە بەڕاستی
لە مەسەلەی دراوسێتی ئێمەوتمان دراوسێتی لە ژنەکەتەوە ئەیگرێتەوە حتاوەکو سەرەوە ئەوەکانی تریش ئیتر مناڵەکان تەگرێتەوە، دایک و باوک تەگرێتەوە، خزم و خوێشت ئەگرێتەوە، هەموو ئەمانە گشتی بەری دراوسێکەون. هەنێک کەسەیە بەڕاستی کاتێک کە دراوسەیەکی یعنی وەکو بڵێ لێ قەومێ ناڕات سەرخۆشی لێ بکە، کاتێ نەخۆشەکەوێت ناڕوا سەردانی بکە، کاتێک کە خۆشیەکی بەسەرادێن پیرۆزبایی لێ ناکە، یعنی حەسوودی پێ بە بەڕاستی. یعنی مسلمان ئەبێ دائما لەوانە بێ کە سەرخۆشی لە خەڵک بکە، پیرۆزبایی لە خەڵک بکە. طبعا سەرخۆشی لە کات ناخۆشیە، پیرۆزبایی لە کاتی خۆشیە. تەنانەت هەدیە دانیشت، هەدیە و دیاری زۆر زۆر گرنگە برایە، هەدیە و دیاری. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەدیە بن، دیاری ببەخش بدەن بە بەرامبەرەکانتان، خۆشەویستی لە بینتانە بەڵاو بێتەوە، زۆر گرنگە بەڕێزان. یەکێکی تر لەو شتانەی بەڕێزان کە پێویستە تیامان هەبێ بەرامبەر بە دراوسێ، ئەگەر دراوسێکەمان لە خۆمان مناڵتر بوو ئەبێ بەزەیمان پیا بێتەوە، یعنی یعنی بەزەی، یعنی سەتۆ مناڵێک ئەبینی یعنی بەزەی پیاتێتەوە، یعنی بەڕەحم و تەماشای بکەی. ئەگەر لە خۆت گەورەتر بوو ئەبێ تەقدیر و ڕێزی لێ بگری، ئەگەر لە خۆت گەورەتر بوو. ئەگەریش هاو تەمەنی خۆت بوو ئەبێ بەڕاستی هەوڵ بدەی جاری وا هەیە فەزڵی بدەیتە سەر خۆتیشە. ئەمە زۆر زۆر گرنگە بەڕێزان. ئێمە یەکێ لە موسیبەتترین موسیبەتەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە پێکا فەرمێ لە من نییە ئەوانەی کەوا ڕێز لە پیاوی گەورە ناگرن، لە خۆیان گەورەترن، طبعا ئافرەت شەکرێتەوە ئەمە، و هەروەها بەزەیان بە مناڵی بچووکە نایەتەوە، یعنی لە خۆیان وەخوارتر. یعنی من موسیبەتە ئەمڕۆ ڕێز نەماوە، مناڵێک کە سەیرەکە چێتە گژی پیاوێکی گەورەیە، یا بی ئەدەبیەکە بەرامبەر بە پیاوێکی گەورە، یا جاری وایە گەورەیە هیچ ڕەحم و بەزەیی و نەرمونیانیەکی نییە بەرامبەر بە بچکەکان. ئەمانە هەمووی کێشەیە بەڕاستی خۆشەویستەکان. یەکێکی تر لەو شتانەی کە پێویستە وەکو دیاردەیەک لە ناومانە هەبێ ئەوەیە بەرامبەر بە مناڵەکانمان بەڕەحم نیمان، بەرامبەر بە ماڵ و مناڵی خۆمان. ملا علی القاریەکێکە لە عالمە گەورەکانی پێشین ئەفەرمێ دەمەتەقەی دوای نوێژی عیشا مەکروهە، یعنی ئینسان لە دوای نوێژی عیشا کەراهەتی هەیە دەمەتەقێ بکات ئیلا لە سێ شتانە بێ. ئەگەر بابەتێ دەربارەی قیامەت بوو، یان ئامۆژگاریەک بوو بۆ کەسێک، یان معاملە و هەڵسوکەوت لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە، یعنی لە ناوانە دانشی دەمەتەقیان لەگەڵا بکەی. حتا ئیبن عەقیل فەرموویەتی پیاوی عاقڵ ئەو کەسەیە کە ئەگەر تەنیا بوویەوە لەگەڵ ژن و مناڵەکانیا، چەند عاقڵ بێت، چەند دانا بێت، چەند گەورە بێت، چەند مەلایەکی زانا بێت، چەند کاربەدەستێکی دەسڵاتدار بێ، ئەبێ عەقڵەکەی خۆی بخاتە زاویەیەک، ئەڵێ خەرە گۆشەیەک. عەقڵەکەت دانە مادام لەگەڵ ژن و مناڵەکان تابێ وەک ئەوان بی، لەگەڵ مناڵەکانە مناڵ بی، گەمەیان لەگەڵا بکە. ئەو کەسەی گەمە لەگەڵ مناڵەکانی خۆیان نەکا بەیانی خەڵکتر گەمەیان لەگەڵاکە، خەڵکتر ئەبێتە مامۆسایان. لەگەڵ مناڵەکان تا گەمە بکە، مۆبایلەکەی دەست دانە خۆ حتا کەی حتى خەریک مۆبایلی دەفڕەی دەوتۆزی لەگەڵ مناڵەکان تابە. تخوا مناڵەکان لە چەند دەرسکەوتون هەر یعنی من پرسیار لە زۆربەتانەکەم کە لەم ماوە دەرەجە دراوە چەندێکمان مناڵەکانمان کەوتووە، لەوانەیە لۆمەیشیان بکەین، لەوانەیە لێشان تووڕە ببین. وەڵاهی زۆربەی سەبەبی خۆمانە، والله زۆربەی سەبەبی خۆمانە، هۆکارەکەی خۆمانە، خۆمان ماڵ و مناڵی خۆمانمان ئیهمال کردووە، کاک خۆمان مناڵەکانمان ئیهمال کردووە، دانانشی لەگەڵیانە، هانیان نادەین لەسەر هەیە ڕات دەرەچێ لە ماڵ سەعات 11 سەعات 12 شەو دێتەوە بەلای ژن و مناڵەکەی، کاتێ دێتەوە ژنەکەی خەوتووە، کاتێ دێتەوە مناڵەکانی زۆربەی خەوتون. ئاخر تۆ نازانم من پیاوی مسلمان عیبە ماڵی خۆی بەجێ بێلێ سەعات 12 شەو بێتەوە بەبێ هۆکار، عیبە لە ماڵا بێ کە ئەنەهو نییە لە ماڵە هەر خەریک ئەم مۆبایلە بێ، ئیتر دەبەسە بابە دەبەسە دەبەسە مۆبایل سەعاتێ 2 3 4 ئەمەی کە ئەیڵێم بینیمە برایینە بۆیە ئەیڵێم هەیە 6 ساعات شەوە هەر لە ئێوارەوە حتا 12 شەو دانیشتە خەریک مۆبایلە، مناڵیشی کشتی بەرەڵایە، دەرسیان ناداتەوە، نەسیحەتێکیان ناکە، ئامۆژگاریەکیان ناکە، دوایش ئەگەر عیبەیەکیان بێ ئەمجا قوتە خەڵک لێولیانەدا. بابگیان تۆ خۆت غەڵەتی، حەقە خۆت دارکاری بکرێ، والله حەقە خۆت دارکاری بکرێ، مۆبایلەکەت بنە سەرتا ئەو کاتە قەدر عافێتە زانی، تۆ خۆت غەڵەتەکە لە توایە. لەگەڵ برادرانە خۆشەویستەکانم، لەگەڵ هاوڕێ و هاودەمەکانتە ئەبێ ڕێزیان لێ بگری، ئەبێ احترامیان بگری، ئەبێ لە مەجلیسە ئەگەر هاتن مەجلیسیان بۆ فراوان کەی. چەند خۆشە پیاوچاکان وتویانە هەر کاتی ڕۆیشتینەتە مەجلیسەکە یەکێک مەجلیسی بۆمان کردوەوە هەڵسیا لە بەردەمان تۆزی ڕێگای بۆمان کردوەوە لە دوومانە ئیتر خۆشەویست بۆتەوە، ڕێزی لێ بگرە. ئەمجا بە جوانترین ناو بانی برادەرەکانتان بکەن، برادەرەکەت ناوی محەممەدە توی مڵێ حەمە، برادەرەکەت ناوی ئەو حەز لە حەزەکە بەچی بانیکەی تۆ بەوە بانیکە، حەزەکە بەچی بانیکەی بەوە بانیکە.
نەک بە ناوێبانیەکەی پێی ناشرین ببێت بە تایبەتی لە ناو خەڵکە. ئەمجا دائیمەن ڕووتان خۆش بێ بەرامبەر بە هاوڕێ دۆستەکانتان. ئەگەر عیبەیەکیان طبعاً تۆ لەگەڵ خەڵکە دانیشی هەر عیبێ قسەی لە دەم دەرەچێ ئینسانە خۆ گشتمان غەڵەتەکەی تۆزێ لێبوردەیمان هەبێ بە خۆمان بێ ئاگاکەین هەنێ عیب و عار هەیە لە مناڵمانە لە ماڵمانە بڕێن و قسانی هەیە گەرێک جارجار خۆتی لێ گێلکەی لە درە هاوڕێکەتە کەم و کورتی هەر هەیە. ئینجا مجادلە لەگەڵ دۆستەکانتانە مەکەن. کێ دۆستانە قەت مجادلە مەکەن، نە لە بوار سیاسەتە نە لە بوار دینیشە. لەگەڵ دۆستەکانتان مجادلە مەکە. ئەگەر علم بوو باسی علمتان کرد ئەم گوێی لە تۆ گرت تۆش گوێت ئەوە قەینە، بەس مجادلە مەکە. لە دینیشە مجادلە مەکە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە ناو مزگەوت و سەیری کرد سەحابەکان مناقەشە ئەکرد لە قورئانە ئەم ئەڵێ وا ئەم ئەڵێ وا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە نە قورئان بخوێنن و دانشن لە دەور قورئان کە دڵتان وەک وەلیەکە باشە، کە دڵتان گۆڕیا بەرامبەر یەکتری و دەمەقاڵە دروست بوو هەڵسن قورئان مەخوێنن. قورئان مەخوێن هەڵسن مەیخوێنن چونکە دەمەقاڵە دروست بێت دژمنایەتی دروستە بێت. ئێمە لەسەر حزبایەتی هەر مناقەشاکەین لەسەر ئەوە کورد مسلمانە ئێسم نازانم هەفتەی پێشوش باسم کرد لەسەر چشت وا جاری وا هەیە مناقەشا کرد غەزە سەرکەوتن یا ژێرکەوتن. کورە بابە غەزە سەرکەوت ژێرکەوت بە من چی؟ ئەوە ئیشی خۆیانە و کاری خۆیانە و من تەنها لەسەر من دوعای خێران بۆ بکەم. ئیتر کەی مشکلەی منە بۆ بڕۆم لە تەلەڤیزیۆن دانشم مەشاکل دروستکەم و فیتنە دروستکەم لە ناو مسلمانانە، بۆ کێشە دروستکەین لە بینی خۆمانە، بۆ قینمان لە یەکتری بێ لەسەر شتێک کە ئەوە نایەنێ قینمان لە یەکتری بێ. وەڵڵا مسلمان وا لەگەڵ مسلمانی وا برادەرەکەیە قسە ناکات لەسەر شتی زۆر بەسیط زۆر بەسیط، یعنی ئەیانتوانی هەر باسی نەکەن، ئەیانتوانی هەر ئیهمالی کەن. ئیمامی شافعی ڕۆژێکیان لەگەڵ یونسی کوڕی عەبدولئەعلایە کە تەلەبەی خۆی بووە دەرسی داتۆ لە کات دەرسەکە مناقەشە دروست بووە تۆزێ لە مەقاڵەیەک دروست بووە بینیان خەریب بۆ تێک بچی ئەم هەڵسیا ئەوش ڕۆیشتۆتەوە دوای ئەڵێ یونس خۆی ئەڵێ شەو درەنگ یەکسەرم کە درا لە دەرگا ڕۆیشتمە دەرگا ئەوەی تەسەورم ناکرد ئەوە بێ شافعی بێت قسەیم کرد ئیمامی شافعی ها لە دەرگا وتی ئیجازە هەیە ئەڵێ منش ئیجازەمدا وتی باشە یونس گیان ئێمە لە سەداها مەسئلە هاوڕەئین و هاوفکرین ێ با لە شتێک شاد جیاواز بین قەیچەکە خۆ ناکرێت با لە شتێک شاد ڕەئیمان جیاواز بێ بە یەکۆ بژین چیتی هەیە ژیان کەی وایە ژیان ئیلا من و تۆ ئەبێ لە سەد تا سەد کۆپی یەکتری بین من ئەبێ کۆپی تۆ بم ئەبێ وەکو تۆ بیرکەمەوە ئەبێ وەکو تۆ هەرچی تو بڵێ منیش ئەوە بم جا کەوا بووم منتر ئەبێ خوا منی دروست نەکردایە چونکە هەر منیش ئەوایە تۆ بوایە ێ با من و تۆ جیاواز بین مهم ئەوەیە ئێمە یەک خوامانێ یەک پێغەمبەرمان هەیە یەک قورئانمان هەیە یەک قیبلەمان هەیە تەواو باقی شتەکانی تر ئەمانە وەک وەلیەکان نوێژەکەین لە مزگەوتێکە بە یەکەوە مانگی ڕەمەزان ڕۆژوەگری کورە باسی بکەم حتا ئێوارە بانگی مەغریب ئەدام من هەر باسەکەم ئەو شتانەی کە متفقین باسێکەم هێشتا تەواو نابێ ێ با لە دووش دیشە من و تۆ جیاواز بێ ڕەئیمان جیاواز بێ بۆ قینمان لە یەک بێ بۆ دژایەتی یەک بکەین بۆ بەرامبەر یەک بوەستینەوە داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە لەوانە نەبین کەوا شوێنی قورئان و سنەتەکانی پێغەمبەرەکەت نەکەوین لەوانە بین کەوا هەرچی تۆ بیفەرمی و هەرچی پێغەمبەرەکەت بیفەرمێ جێبەجێ بکەین و بە جوانی لە گیانی خۆمانە لە ماڵ و مناڵی خۆمانە جێبەجێ بکەین یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە بەزەید بە پیاوە پیر و بەتەمەنەکانمانە بێتەوە یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە دووبەرەکی و تەفریقەمانەتیان نەمێنێ برایەتی و خۆشەویستی و تەبایی لە نێوانمانە دروست ببێ یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی گەنجەکانمان ساڵح بکەی هەر مسلمانێک بە منی و تۆ دوعای بۆ بکەم داوایەکی بووە قەرزارە داوای کردە من دوعای بۆ بکەم کە خوا قەرزارەکانی بۆ لەسەر ئاسان کە نەخۆشی هەیە دوعای بۆ بکەم گەنجە و لە نێر و لە مێ داوایان لە من کردووە دوعایان بۆ بکەم کە خوای تەعالا هاوسەری حەڵاڵیان بەنسیب بکە یا مناڵیان نابێ داوایان کردووە من دوعایان بۆ بکەم یا ڕەبی خوایە داوا ئەکەم لە تۆ ئەپاڕێمەوە خوایە هەر مسلمانێک پێویستیەکی هەیە احتیاجیەکی هەیە بۆی جێبەجێ بکەیت یا ڕەبی خوایە خێری دین و دنیای تێ بخەی بۆ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کاربەدەستانمان ساڵح و دادپەروەر بکەیت یا ڕەبی خوایە وایان پێ بکەی یەک تۆزێک وەشکەنەوە یەک تۆزێ بێنە خۆیانە یا ڕەبی بیرێ بکەنەوە لە ملەتە بیرێ بکەنەوە لە حاڵی ئەم ملەتە بەس یاریمان پێ بکەن بەس گەمەمان پێ بکەن بەس بمانکەنە وامان پێ بکەن ڕەزیلمان کەن زەلیلمان کەن سەرشۆڕمان کەن بەرامبەر بە یەکتری بەرامبەر بە ماڵ و مناڵمان نتوانین بەرامبەر بە مناڵەکانمان حەسەر بەرزکەینەوە داوای شتێکمان لێکەن نتوانین دەستکەنێکی فانا بۆیان جێبەجێ بکەین یا ڕەبی خوایە وایان پێ بکەی تۆزێ هۆشکەنەوە تۆزێ ئەگەریش هۆش ناکەنەوە خوایە ئەم وەزعەمان بۆ بگۆڕی
یا ڕەبی خوای ئەم وەزعەمان بۆ بگۆڕیمە باشتر بەکار بەدەستێلێکی چاکتر بەڕێک و پێکتر کە خەمی ئێمە بخۆن و خەمی ماڵ و مناڵی خۆشیان بخۆن ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش سكانم أبي حمزة سكري يكيك بولا بياو شاكان الله روجه كان دراوسيكي خانوكي أفروشي يعني دار للبيع إلى سلام وسيو أمانة الله قوي لي أبيت معاملة كدراوسيكي لقل ئەو کابراایە کابرا ئەڵێ بە چەند خانۆکە تەفرۆشی ئەڵێ خانۆکەم ئەدەمە 2000 ئەو کاتە دینار بۆ پارەی دینار ئەیدەمە 2000 دینار بەڵام لەبەر ئەوەی دراوسێی ماڵ ئەبوو حەمزەی سوکەریە هاوسێتیەکەی ئەویش ئەفرۆشم بە 2000 یعنی خانۆکەم ئەدەم بە 4 دوو حەقی خانۆکە دویش حەقی ئەو دراوسەیە کە قەت وێنەی نییە ئەڵێ ئەمیش کە گوێی لەمە ئەبێ ئەڕوا بۆ لای کابرا ئەڵێ کاکە خانۆکەت مەفرۆشە ئەوە 4000 پێ دەم و لە ناو خانۆکەی خۆتا بمێنەرەوە جاران خەڵک ئاوا بوو بەڕێزان جاران خەڵک ئاوا بوو بەدەم خەڵکەوە بوو بەدەم دراوسێەوە بوو بەدەم فەقیر و هەژارانەوە بوو ئەڵێ مۆڕقی عجلی یەکێکە لە پیاوچاکان جەمیلی کوڕی مڕائی گێڕێتەوە ئەڵێ ئێمە لە حاڵەتێکی زۆر زەحمەتا بووین یعنی حاڵمان زۆر خراپ بوو لایەنی مادیەوە ئەڵێ ئەم پیاوە دەستی ڕۆیشت لە ڕۆژێکیان هات بۆ ماڵی بۆ لای باوکم ئەڵێ یەک کیسە پارەی هێنا دایە دەست باوکمەوە وتی ئەمە بە ئەمانەت لای خۆت هەڵگرە ئەڵێ باوکمی شتی سەر چاو هەڵی گرت و کە دوور کەوتەوە لە دوورەوە وتی فڵانە کەس ئەگەر پێویستی شت پێی بوو سەرفیکە ئەگەر پێویستە شت پێ بوو سەرفیکە تەماشاکەن بەڕێزان تەماشاکەن زانیەتی ئەگەر پارەکە بێنە بیداتە دەستیەوە بڵێ ئەمە پارە بۆ تۆ زانیەتی وەری ناکرێت چونکە زۆربەی خەڵک عزەتی نەفسیان هەیە یعنی ڕاستە خۆت و پارەکەی بیتێ لەوانەیە وەری نەگرێت بەڵام کە داتێ دەسەوە بە ناوی ئەمانەتەوە دوای ئەوە پێشی وتووە ئەگەر پێویستی شت پێ بوو لێی سەرفکە سیرکەن بەڕێزان نیەتیشی خەیرەکە بووە هیوادارم ئێمەش تۆزێ ئاوا بیرکەینەوە چاومان لە دەوروبەری خۆمان بێ